الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله عليه صلاة الله. ئەم کولتورەیەمە لەناو مانە من خۆمەکو 15 ساڵە بەردەوامی لەم موبایلەکەیدا بە شێوازە داواممان کردووە براکانمان کە لە خۆمان مشکلە داڵەکانمان کوڕی خۆمان هێناومانە لەم کولتورە بەردەوام بن سێری ئەم دیمەنە جوانە بکەن ئەم قوربانیە گەورەیە بکەن لە دێناوی خوای گەورەیە بەردەوام بین بەم شێوازە هەتا بوو لەناومانە بمێنێتەوە بەردەوام بێ بەم شێوازە زیاد بۆ 100 ساڵ بۆ 150 ساڵ بەم شێوازە بەردەوامە قوربانی بەم هاتووە لە باوباکیدان بەم شێوازانە هاتوونە ئێستاژ ئێمە چی گەنجامە بینەوە ئێمە هەر بەردەوام بوون و بەم شێوازە داواکەین لە خوای گەورە ئامادەوەدا بەردەوامی لەم کارە خێریە بەم شێوازە لێرە قوربانەکان لە ماڵەکان سەرەبڕێدێ لەم مزگەوتە لێرە کۆ دەکرێتەوە بەشی دەکەین بەسەر ماڵانە ئەگەڕێت بە هەموو ماڵەکانە ئیدی زیاد لە 450 ساڵ حیوان بەم شێوازە سەرەبڕێ لێرە چی لە حیوانی بچوو چی لە حیوانی گەورە دوایی دابەش بێ بەسەر ماڵەکانە بەسەر دایرەکانە هیچی بێبەش ناکرێ ئاوات بەم شێوازە. This is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of Eid. La ilaha illallah Muhammad Rasulullah. La ilaha illallah Muhammad Rasulullah. Alayhi salatullah, alayhi salatullah. La ilaha illallah Muhammad Rasulullah. Alayhi salatullah. لە 50 سەر 60 کراوە ئیتر بە هەردووکی تایەتی تۆ دابەشی کە تایەتی بەم شێوازە بڵێن سی گەورەسی بچوو بەم شێوازە تایەتی سازە گەورە ئەڵێ گۆریشی گەوری تیا بوو بەم شێوازە حیوانی گەورە ئیتر باقییشی حیوانی وردە پێچێ خۆی لە ئەمساڵ پێچێ خۆی لە تەنوونی بدا تەقریبەن بەم شێوازە ئیتر وەک وتم ئاماژە پێیدا بەسەر عیلەکانە عیلە هەیە زۆرە زیاتر دانرێ ئیتر 5 کیلۆ بە ئەو پیاسی کە هاتووە ئەمساڵ کراوە دابەشە کەم عیلەی کەمتر کەمترینەی بۆ ئەڕوا بەم شێوازە دابەشە کردێ بەسەر ئەجا پاشان چیشمان لێ زیاد بێت چی بێ بەسەر ماڵە فەقیرەکانی شارەکانە ئەگەڕێتەوە بۆ تەوزیعکردنی بۆ شێوازە. Their hands are raised to the sky, they supplicate and plead on this blessed day. Forgive us, they entreat. Let us rejoice indeed. This is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of La ilaha illallah Muhammad Rasulullah. La ilaha illallah Muhammad Rasulullah. Alayhi salatullah, alayhi salatullah. الحمدلله سواز بەخوای گەورە ناڵە 15 ساڵە وەکو خۆم بەردەوام گەنجێکی زۆرمانی شێوەکە بەم شێوازە دیارە زۆرینەی گەنجە بەم شێوازە داواشیان لێ یەکەم ساردەوە نەبن ئەمە کولتوریشی گەورەیە دینیشی گەورەی باسی قوربانیی هێنای خوای گەورەیەوە ئاژەڵێک سەرەبڕی ساڵی یەک جار داوای لێکردووە چی دیایە ئەگەر ئێمە بەردەوامی بەم شێوازە ئێمە بیرمانە کە ئەلحەمدوللا بە هۆکاری دینەکەمانەوەیە سواز بەخوای گەورە دوایی پاشان کە هەبوو بە کەسی تۆمەتەمەنەکانمانە باوباپیرانمانەوە تا بەم شێوازە ئێمە بیریمانەوە ئێمە داوامان وەکوتم گەنجەکانمان ناڵەکانمان هێناوە لێرە سەیری ئەم کولتوراکەن بەشکو بەم شێوازە لەم کاری خێرە بەردەوام بن. People are giving charity and helping those in need. In giving they're competing. Today there is no greed. Let us rejoice indeed. This is the day of Eid. Let us rejoice indeed, for this is the day of